بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕێگنەکەوتنی هەرێم و بەغداد هەروای هێرشە درۆنیەکانیش دەکەین دارە سەر ڕایەوەی کە چەند کۆبنەوەیکی گرنگ لە ماوەی ڕابردوو بەڕێوە چوون کۆبنەوەی دادگای فیدراڵی هەبوو، کۆبنەوەی چوارچێوەی هەماهەنگی هەبوو، کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەبوو، کۆبنەوەی یەکێتی و پارتیە بوو لە دوێنێ بەڵام هیچ بڕیارێک لەبارەی چارەسەری موچە نەدراوە تا کوێستا ڕێکەوتن نەکراوە. سەربارەوە شێرشی درۆنی هەیە بۆ سەر کێڵگە نەوتیەکان کەمە پێشاتێکی تازەیە کە بۆ کەمین جارە هێرشەکە سەر کێڵگە نەوتیەکان پێشتری شە بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆ، بەڵام لە دوێنێەوە هێرش بۆ سەر کێڵگە نەوتیەکانیش دەست پێکتوە. دەراویشتەی چییە؟ وە کۆبنەوەکەی پارتیویکێتیش بۆ هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە. پەیوەندەکانی هەرێم و بەغداد چی بەسەردێ دۆخی ناوخۆی هەرێم کە ئێستا تۆڕەیەکی زۆری خەڵک هەیە و خۆپیشاندان لە ناوچە جیاوازەکان هەیە، چی بەسەردەی دۆخی ناوخۆم پرسان لەگەڵ بەڕێز کاک شوان داودی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک شوان بەخێر بێن، سوپاسیان لە دەبوونتەکەی. سڵاو بۆ بینەرانی پەیام و بەرنامەکەی سوپاس دەکەین، زۆر بەخێر بێن. ئەگە سەرتا لەو دەست پێ بکەین خەڵک چاڕوانێکی زۆری هەبوو لە سەرەتای مافتەیە، چونکە کۆمەڵک کۆبنەوە بوو، کۆبنەوەی دادگای فیدراڵی هەبوو، چوارچێوەی هەماهەنگی، کۆبنەوەی پارتیویکێتی، کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق. بۆچی هیچی لێ نەکەوتەوە سەبارەت بە موچە؟ هۆکارەکەی چیە؟ ئێستا 76 ڕۆژ موچە دواکەوتووە، نزیک دەبێتەوە لە 3 مانگ. زۆر سوپاس. دیارە کۆبوونەوە ئەگەر خاوەن بڕیارەکانەوانی بڕیار بەدەستن، کۆبنەوەکان لە نێوان ئەوانەیان نەبێت حتمما بێ ئەنجامە بێت، ئەنجامی نابێت. چونکە بۆ نمونە ئاخر کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران پێشم کۆبنەوەی ئەمڕۆ لیژنەیەکی وزاری ڕاستپارت، لیژنەکە ئەمڕۆ وەڵامەکەیان نەرێنی بووە، یعنی وتیان ئێمە ئیشی ئێمە ناتوانین ئێمە هەلێک بدۆزینەوە بۆ ئەم مۆزوعە. لەبەرەوە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانەوە پرسە هەر باس نەکرا، لەبەرەوە لیژنە وزاریەکە هیچی پێ نەبوو. لەبەرەوە ئەوانەی لەو لیژنە وزاریان کەسی خاوەنی بڕیار نییە، هەموو لایەنەکانی تێدایەوە بەلایەنی تایە جیاوازە، لایەنی تایە جیاوازە، خاوەنی بڕیار جیاوازە، خەڵکانی خاوەن بڕیار. مەسەڵەن ئەو کۆبنەوەی کە ئومێدی لێ ئەکرا دوێنێ ئەوەی یەکێتی و پارتی لەبەرەوە خاوەن بڕیارەکان یەکێتی و پارتی لەو کۆبنەوەیە بوون، پەیامێکی ئەرێنی تیابێت بۆ بەغدا. کۆبنەوەکە هیچی لێ دەرنەچوو. ئەبوایە لە کۆبنەوەکەی دوێنێ یەکەم شت یەکگرتووی ماڵی کورد پیشاندن لەم قەیرانە کە تێکەوتوین. ئەبوایە یەکێتی و پارتی دوێنێ بڕیاری ئەوە بدەن لە ماوەی هەفتەیەکدا پەرلەمان کوردستان تەفعیل بکەن، سەرۆکایەتەکەی هەڵبژێرن، لە ماوەی هەفتەیە 10 ڕۆژە حکوومەت پێک بهێنن. دەبرەوە تۆ نە حکوومەتت هەیە نە پەرلەمانت هەیە، ئەوەی قەرار لە تۆدا حزبی سیاسیە، حزبی سیاسیش بە پێی بەرژەوەندی خۆی بڕیار لەم پرسانەدا. یعنی ئەوەی دوێنێ خەڵک چاوەڕێ بوو لەو کۆبوونەوە بەداخەوەی ڕێم کە یەکێتی و پارتی لە ئاستی باڵایە، لە ئاستی دووتکەیە کۆبوونەتەوە دوێنێ خەڵکی زۆر تەواو بێ ئومێد کرد. یعنی نەیانتوانی یەک قسەی دڵخۆشکەر بدەنە خەڵک. بە دێڕێک لە بەلاغەکەیانە بە دێڕێک باسی تەفعیلکردنی پەرلەمان و پێکێنانی حکوومەت نەکراوە. لە کاتێکە ئەم ئیشانە ئیشی حکوومەتە، حکوومەت لەگەڵ حکوومەتە. لە دەرەوەی لە بەغدا واجهە حکوومەتە، سوودانی لە واجی هەیە، وایە تۆ لێرە حزب لە واجی هەیە، حزب وەفدێکی یەکێتی وەفدێکی پارتی وتیان ئێمە یەک ڕێی ئەبین، بەڵام دیارە ئەمڕۆ لە کۆبنەوەکەی ئەمڕۆ یەک ڕێی نەبوون. وەزیرەکانی پارتی بەشداریان نەکردو، وەزیرەکانێکی بەشداریان کردووە. یعنی قسەکە لەگەڵ دوێن، یعنی قسەکەیان 24 ساعت بڕی نەکرد کە یەک دەنگ و یەک گوتارە بن بەرامبەر بەغدا. یعنی ئەمە گرفتە، ئێمە گرفتێکی گەورە لە ماڵی خۆمانە هەیە وەکو کورد. گرفتەکە لێرێ، گرفتەکە لە خۆمانە، ئێمە ناو خۆمانە کوردەکەڵی گوتارێکی وازەحمان نییە، گوتارەکانمان گوتارێکی نیشتیمانی و نەتەوەی نییە، ئەوەنەی گوتارێکی حزبیە، ئەوەنەی لە بەرژەوەندی حزبەکان سەرچاوەگرێ ئەم گوتاران. دوای سەر بەغداش بەس کۆبنەوەکەی پارتیویکێتی چی وای کە دەم جارە پێشتر خۆ سەرۆکی پارتی ئەمەدە نەبوو لەگەڵ سەرۆکیەکێتی کۆبوونەوە بکە، چی وای کرد کەم جارە کۆبوونەوە لەسەر ئاسی باڵا وەچی وای کرد کە نەتوانن ینی بڕیارێکیش بدەن خۆ ئاسی باڵا بڕیار بەرز بووە. هەستکردن بە مەترسیەکان وای کردووە پێکەوە کۆبنەوە، بەرژەوەندیەکانیان بەرژەوەندە جیاوازەکانیان وای لێ کردووە نەتوانن بڕیارێک بدەن. مەترسیەکە چی کە بۆ هەردوو لا هەیە؟ مەترسەکە بۆ سەر هەموو کورد هەیە، بۆ سەر هەموو پرۆسەکە هەیە. بەگشتی دۆخی عێراق و دۆخی ناوچەکەش لە گۆڕانکاری گەورەیە.
منطقەکە فۆرمەلاکرێتەوە. عێراق لەم مەرحەلەیە لە بەردەم گۆڕانکاری نەرمایە، گۆڕانکاری لە ڕێگەی دام و دەستگاکانەوە. بەڵام ئێستا منطقەکە لە دوای سیانزەی شەشەوە پێش سیانزەی شەش نییە. سیانزەی شەش شەڕی ئیسرائیل ئێران دەستی پێ کردو، لەبەرەوە ئێران لاعبێکی بە قووەتی ناو هاوکێشەکان بووە. ئێستا ئێرانی پێش سیانزەی شەش نییە لە ناو معادلەکانە، لە ناو معادلە دەولەکەیە. بەڵام بۆ گیان ئێمە ئێران هەر ئێرانە. ئێران بەشێکی ئەم وەزعی هەرێم ئەو دۆخەی بەغا و مەوزوعی ڕاتب و مەوزوعی ئەمە بعد بەشێکی فشاری ئێرانە دەرودراوسێ خەڵک مەسەر زۆر جا باسیەکەن هەموویڵێن جیرانەکان بە وازحی باسی ناکەن. ئێران مەسەل ئێران تووڕەبوونێکی لە هەرێم هەیە، تووڕەبوونی هەیە لە یەکێتی و لە پارتی لە هەردوو لایەن تووڕەبوونی لەسەر لەم دۆخی شەڕە خەڵک گیراوە، پەیوەندی هەبووە خەڵکی گیراوە لەم ناوچانەوە لە ڕێم حزبانەوە ڕۆیشتووە. ئێران خۆی ئەزانێت بۆچی. ئێران کارتی بەهێزی ئێران کە زەق بکات لەسەر ئەم هێزانە بەغایە لە بەغاوەیە. بەس خۆ پێشە دەوترا یەکێتی لە بەرەی ئێرانە، یعنی بۆچی لە یەکێتیش تووڕەن؟ لە یەکێتیش تووڕەن بە گوێرەی ئەو معلوماتانەی کە باسەکرێت. من خۆم لە بەغدا بیستم گلەی لە یەکێتیش هەیە، لەبەرەوە خەڵک لەم سنوورەشەوە خەڵک گیراوە لەوێ کە ڕۆیشتونەتە ئەو دیوا و ئیشکراوە و لەو بابەتانە تووڕەبوون هەیە. و مەوزوعی بینی هەرێم و ئەمە کسەکە باس لە چەند خاڵێکەکرێکی لەو مەوزوعانە تەوتین و نەوت. تەوتینەکە واجی هەیە، حکوومەتی عێراق پێی گرنگ نییە تەوتین بکرێیاننا، ئەوەی کە پێویستە باژماری من و تەوتینەکەی عێراق ئەوە گرنگ نییە لایەن. مەوزوعی گرنگ لای ئەوان نەوتە، پرسی نەوتە، پرسی نەوتە. هەموو زەختە سیاسیەکان موچەکە مفاوزاتەکان لەسەر ڕادەستکردنی نەوتە، وایە لەسەر ڕادەستکردنی نەوتە. مەوزوعی درۆنەکانش بۆ کوێ دێت؟ درۆنێک بۆ شوێنێکی تر بۆ نەوتەکان دێت، بۆ مەسپاکان دێت. ئەمڕۆ درۆنانەی کەوتون لە کار دراوە، باشە لە سەرسەنگ دراوە، ئەمەی بازیان لەو دیوی بازیان لە شاخەکەی داوەکەوتووە، ئەم دیوی بازیان قەیوانە، مەسفاکەی قەیوانی لێ. ینی درۆنەکانش بۆ نەوتە پرسی. ینی ئەم مەوزوعی نەوت ئێمە خۆمان شتێگەشتنێکی غڵەتمان هەیە بۆ ئەم مەوزوع، وەکو تەفسیری هەم لایەنە سیاسیەکان هەم جۆرێک لە تەفسیری خەڵک. مەسەل لە پرسی نەوت ئیسە باس لەواکرێت لە 10,000 و 15,000 بەرمیل نەوت کێشەیان هەبێ. بەڵێ بەغدا 46 ئەوان دەڵێن 65 بۆ ناو 5,000 ئەوان ئەڵێن 60 ئەوانە 45. ینی کێشەکە من بەوەش نایبینم، ینی من کێشەکە بەوەش نابینم. ئەوان داوای مەلەفی نەوتەکەن. ئەم مەلەفی نەوت پێی وایە ئەگەر نەوت لە ڕێگەی عێراقەوە بڕوا تەسلیم بوونە. من پێم وایە تۆ ئینتاژ تەسلیمەکەی، حەقل تەسلیم ناکەی. فەرقی هەیە. ئەگەر ئینتاژ حەقلەکان تەسلیمی ئەو بکەی جیاوازە، ئەگەر ئینتاجەکە بەرهەمەکەت تەسلیم بکەی جیاوازە. ئەوان تا ئەم لەحزەیە داوای بەرهەمەکەکەن، نەگەیشتوەتە ئەوە. بەڵام ئاماژەیان هەیە، ئاماژەی بەکارهێنانی هێزەکرێت لە حاڵەتی ڕێک نەکەوتنە، ئاماژەی هۆشداری گەشتو لە سەڵاتداران هێرن گیان ئەنێ وەڕشانە گەشتووە، ینی بڵێن هێز بەکاردێنن بۆ لە سەڵاتداران خۆی لە سێبەرەکانیانەوە ئاماژەی پێدرێت، لە ڕێبە لە فەیسەکانیانەوە، لە تۆڕە کۆمەڵایەتەکانیانەوە، لە بەناوی محەلیلەکانیانەوە ئاماژەی پێدرێت. ئەمە ئەم ئاماژانە لە خۆڕانیە. بەزەل بۆ نمونە باسی ئاماژەکە ئەوەی ڕۆژەیە ئەو قسانەی محمود مەشهەدانی کردی سەرۆکی پەرلەمانی عێراق چی وت بڵێ کە قسەی بە عێراق کرد و باسی گۆڕانکاری کرد و باسی کۆمەڵێشتی کرد کە پەرلەمان لی تووڕە بووە سەر داوای دەست لە کارکێشانەوە و دەرکردن و گۆڕینیەکان. محمود مەشهەدانی ئەم قسانە لە خۆیەوە ناکا. محمود مەشهەدانیش ئاگاداری کۆمەڵی یاریە. محمود مەشهەدانیش قسەی کوردەکاڵێ قسەی هاکان فیدان و قسەی قەتەرەکە، کار لەو مەوزوعانە ئاکرێ. من خۆم ئەوە بینم هێزە عێراقیەکانش لە هێزە کوردیەکانش وەزعیان باشتر نییە، هەرچەند ئەم فشارانەکەن. بەڵام فەرقەکەی ئەوان چی؟ ئەوان دەوڵەتیان بەدەستە، ئەمان دەوڵەتیان بەدەست نییە. جیاوازەکە ئەوەیە. عێراق لە بەردەم گۆڕانکاری گەورەیە. یەکێ لە گرفتەکانی ئێمە وەکو کورد ئامادەی ئەو گۆڕانکاریە نین، ئامادە نین بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕێگەیە.
باس لە هەڵبژاردن ئەکرێت بە خوێندنەوەی من بۆ ئەم دۆخە کە هەیە کە ئیسە لە ئارادایە لە عێراق و لە ناوچەکە و لە ناو سوننا هەیە و لە ناو شیعایە و لە ناو کورد هەیە پێم وایە هەڵبژاردن زۆر قورسە لە مانگی 11 دیاریکراوە پێم وایە زۆر قورسە پێم وایە زۆر قورسە پێم وایە ئاستەنگی تر دێتە پێش احتیمال جوڵاندنی شەقام هەیە لە زۆر ناوچەی عێراق لە کوردستانیش و بە تایبەت دۆخی کوردستان زۆر ئامادەیە بۆ خۆپیشاندان بۆ ڕاچەنینی خاڵ باشە چی لێ دەخوێنی ئەو ئێستا گربوونەوەی ناڕێکخراو هەیە لە کوردستان گرفتی شارعی کوردی باشە گرفتی شارعی کوردی نەبوونی ئۆپۆزیسیۆنە نەبوونی ئۆپۆزیسیۆن و غیابی نوخبەیە باش ئەمە یعنی گریشتێکی گەورەیە شەقام پڕە کەس نییە ڕابەرایەتی بکە ئۆپۆزیسیۆنی ئێمە بووەتە ئۆپۆزیسیۆنی شاشە و تەلەڤیزیۆن و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئۆپۆزیسیۆن ئەبێ حزوری لە شارع هەبێ لە شەقامە حزوری هەبێ خەڵکێک شەڕەکە ئەڕواتە هێن خۆی گوژێت و تێ کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیەکەی یا بە بەیان نامەیەکی داناکە ئێمە بەرگریکردن نییە لە خەڵک ئەبێ خەڵک بڕی لە مەیدان ڕابەرایەتی بکەی ئێستا کاتیەوە ئەگەر خەڵک دایمە شۆڕشەکان لە چیوە دەست پێەکەن خەڵکیان لە برسا شۆڕشەکە لە ترسا جاو لە برسان دیارە بەس لە ترسان شۆڕش چۆن دەکرێت خەڵکی ئێمە هەم فشاری ترسی لەسەر چووکە بەهێز بەڕێوە ئەبرێ خەڵکی ئەمە ئەمڕۆ لە پرۆسەیەکی دیموکراتی نیشتیمانیان نییە بەهێز سەرکوت کراوە بەهێز بەڕێوە ئەبرێ خەڵکی ئێمە بەهێز ئەبرێت کامەدام و دەستگاکان هەشت مانگە نتوانێت و پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێری حکومەتە 2 ساڵە کار بەڕێکەرە ئەوەی ئەیباتە ڕێوە حزبش لە ڕێی هێزەوە ئەیباتە ڕێوە ئەمە گرفتی ئەساسی ئەمەیە و خەڵکە ترسێ لەبەرەوە سەنەدی نییە پێویستی بە سەنەدێکە پێویستی بە توێژێکە پێویستە بە نوخبەیەکی لە خۆ بردووە پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکی فعلی هەیە لە مەیدان لەسەر جادا باش بەس دەسەڵاتداران گەشتونەتە ئەو ڕادەی کە ئەو خۆپیشاندانەی کە بۆ نمونە دوێنێ لە سنووری هەولێر هەبوو لێرە خەڵک دەستگیر کرابوو لە سلێمانی لە سنووری پشدەر هەبوو لە وەرتێ کەسێک شەید کرا گەشتونەتەوەی زۆر ترسیان هەبێ ئەم جارە لەم ناڕەزایەتی ناڕێکراوە دەسەڵات بۆ خەڵکی خۆمان لە خەوێکی قوڵایە دەسەڵات دایمە هەموو دەسەڵاتەکانوان بێباکن بەرامبەر بە خەڵکی خۆیان ترسی ئەم دەسەڵاتە ئێستا لەم خەڵکە نییە یعنی پیان وایە بەهێز ئەتوانن سەرکوتیکەن پیان وایە ترسیان لە بەرامبەرە کە بەرامبەرەکانیان لەمان بەقووەترن بەهێزترن ترسیان لەوان هەیە خەڵکی ئێمە لە بەردەوام لە بەردەم هەڕەشەی ئەم هێزانە ینی تۆ ئەو ڤیددیوێ ببینە ئەوەی وەرتێکە ئەو هاوڵاتیە چۆنە کوژرێ ئەو کابرا بەجلی مەدەنیەوە بە کلاشین کۆفێکەوە لە ناو خەڵکە زۆر ینی بەرپرسیارەتی بوو لە ئاسایشی سۆران ینی بەرپرسیارەتی ئەمنی هەیە بەو شێوەیە خۆی نەک بڵێن پۆلیسێک یا ئاسایشێکی ئەوەی بڵێن ئەمە لە بڵێن ئەمە لە نەزانیوە کردوێتی ئەمە لەو پەڕی قەناعەتەوە ئەو لێدانە لەو کوڕیدا لەو گەنجەیدا و گولەکەشی تیابی لە ڕای کێشا بوو ئەو کوڕە بەرنەکەت ئەوی تر بەرکەوت ینی ئەمە کارەسات ئەمانە ئەبێ ئەم دەسەڵاتی ئێمە ینی بە هەموو ئومێدێک خەڵکێکی زۆر ئومێدی ئەوە هەبوو دوێنێ یەکێتی و پارتی ئومێدێک بدەنە خەڵک خەڵکی ئێمە لە بێ ئومێدیە لە ئەوەی کە ئومێدی بە ئۆپۆزیسیۆن نییە کە بۆ ئومێدی بەڕابەرایەتی نییە ئومێدێک و ئامالێکی زۆر بۆ 4 ڕۆژ خراوە سەر خورشید هەرکی ئەوی چۆن دەخوێنیتەوە چکە دەڵێنەوە سەرەتایەک بوو بۆ شکاندنی ینی ترسی دەسەڵات ینی ئەوەی کە لە خورشید هەرکی کردی بۆ نمونە خورشید هەرکی پیاوێکە بەرژەوەندی خۆی هەیە پیاوێکە لەو سندورە بەرژەوەندی خۆی هەیە لە بەرژەوەندی دراوە هاتووە دەستی بۆ چەک بردووە یعنی کاتی خۆی گەربێنە سەر شۆڕشی کوردیش بەرامبەر قانونی ئیسلاح زراعی و زەوی دەستی پێی کرد لەوێەوە سەری هەڵدا ئاغاکان ناڕازی بوون زەویەکانیان داگیر کرا بوو بەرامبەر ئەو قانونی ئیسلاح زراعی شۆڕش دەستی پێی کردووە لەوێەوە دەستی پێ کردو ئەم پیاوەش بەرژەوەندی هەیە لە بەرژەوەندەکانی دراوە ئەم پیاوە خۆی پارتیە بەڵام لە بەرژەوەندەکانی دراوە پارتی پشتیوانی خەڵکی بەرامبەری کردووە لە بەرژەوەندی حیزبەکە خۆی ئەزانێت ئەم هاتووە دەستی بردووە بۆ چەک
بەشکانێک نەبوو بۆ دەسەڵاتی یەکڵێم پەیامێکی دا پێمان چۆن لە شەڕی ئێران ئیسرائیلە شەڕەکە نابەرامبەر بوو بەڵام ئێران پەیامێکی داوە دنیا کە ئیسرائیل ئەو دێوەزمەیە نییە ئەوە نییە کە وێنای کراوە دیواری پۆڵاین و ئاسمانی ئاسنین و نازانم چی و کەس ناتوانێ بیبەزێنێ ئەوە نییە ساروخەکان کە ئێران خۆی دروستی کردەوە بەو ساروخانە لە دڵی ئیسرائیلیەدا کە ئیسرائیل ماندوو بوو یعنی ئیسرائیل ماندوو نەبووایە شەڕەکە درێژەیە کێشە بۆ شەڕی غەزا درێژای کێشێ بۆ شەڕی غەزا درێژەی کێشاوە لەبەرەوە لە ناو دڵی ئیسرائیلدا خورشیدش ئەو پەیامەی داوە خەڵکی کوردستان کە پارتی ئەو دێوە نییە کەنێ لە کەس دەم بکاتەوە بگاتە وەزعی خۆی ڕابەرایەتی هەبێ ئۆپۆزیسیۆنی بوێر هەبێ خەڵک لە مەیدانە هەبێ پارتی چیەکە خۆ عالەم ناکوژێ لە ئاخرە دێتە ژێربار ینی یەکێ لە مۆزوعی خورشید ئەوەیە پێی وتین پارتی ئەو دێوە نییە خەلەلەکە لە دێوەزمەی پارتی نییە خەلەلەکە لە نەبوونی ئۆپۆزیسیۆنی جدیە نەبوونی نوغبەی تۆکمەیە لە وڵاتە کە ڕابەرایەتی خەڵک بکەن خەڵک و شیارکەنەوە ئەو ئۆپۆزیسیۆنی ئێمە بەداخەوە ئێستا بۆتە ئۆپۆزیسیۆنی فەیسبوک باش ئەیسەر مادەم دۆخێکی لە خەڵک تووڕەیە لە دەسەڵات تووڕەیە لە ئۆپۆزیسیۆن بێومێدە ئەنی دۆخی کوردستان چی لێ چاوەڕێ دەکرێت ئەوە 76 ڕۆژە موچە نەدرا لەبەردەم چی داینی ناڕەزایەتی ناڕێکخراوەیە لەبەردەم ناڕەزایەتی زۆرین ناڕەزایەتی زۆران پێویست ینی گرفتەکە ئەوەیە کلیلی چارەسەر لای یەکێتی و پارتی هەیە بۆ دەستی بۆ کلیلەکە هەیە پرسیارەکە ئەوەیە بۆ دەستی بۆ نابن ینی هەموو دنیا قەناعەتی ئەوەی هەیە یەکێتی و پارتی ئەتوانن ڕاتب بدەن دەتوانن بیدەن ینی 30 ساڵ حکومڕانی ناتوانن بای 4 مانگ ڕاتبیان کۆ نەکردبێتە بۆ ئەم وڵاتە بۆچی باشن هەراقی ئەوەیە توور بدرێن و فڕە بدرێن 30 ساڵ حکومڕانە لەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە هەمووی لە بەردەستیانە بوو باشە بەڕێزت پەرلەمانتار بووی سیاسی ڕۆژنامەنووسێکی باگای ینی قەت بڕوا بۆ ناکەی کە دەڵێن داهاتی ناوخۆ نەوت بەشی موچە ناکە دەڵێن نیمانە هەر چاوەڕێوە لە عێراقەوە بێ ئەم وڵاتی ئێمە لە سەردەمێکە بە گومرکی ئیبراهیم خەلیل و گومرکی مەرزەکانە ڕۆیشتەڕێەوە نازانگەر بە بیرتانە لە حکومەتەکە وایەوە نییە حسارمان لەسەر بوو حساری عێراق و حساری دەولیشمان لەسەر بوو نەوتمان هەبوو نە بەغدا پارەی ئەنهارد وا بوو یاوانە بوو بە گومرک ئیدارەی ئەم منتقەیە ئادرا بەس بڵێن ڕەنگە و کاتە ژمارەی موچەخۆرەوەندە نەبوو بێ بەزە و کاتە ئاڵگۆڕی بازرگانی وەکو ئێستانە بووایە تۆ معادلەکان هاوکێشەکان بەیەک بدەین ئێستا من پێدەڵێم باس لە هین مەکە مەسەل پارەی ئەم وڵاتە لەکوێیە ئەم وڵاتەیە چەند ملیاردێری هەیە چەند ملیاردێری هەیە لە پاڵ یەکێتی و پارتیە لە پەنای یەکێتی و پارتی باسی 13 میلیاردێری دۆلار دەکرا چەند ملیۆنێری هەیە بە 100 ملیۆن و بە 200 ملیۆن و بە 500 ملیۆن دلار هەیەی وایە هەر مانگێکێکێ لەو ملیاردێرانە بانکە تۆ ڕاتبی ئەم مانگەم بۆ بدە هەیە من ئەتوانم سە لێرەیە دەناو بڵێم کەمتر لە 1 میلیارد دلاری دەوێت موچە ئێستا بەڵێ من ساتوانم لێراکە لە پەنای یەکێتی و پارتیا دەناو بڵێم و هەموو خەڵکیشیان ناسی هەموو خەڵک شەزانێ ئەی بۆ کەی هەڵیان گرتووە مادەم ئێستا خەڵک لیان تووڕەیە دەڵێ کلیلەکە لای خۆیانە ئەی بۆ کەیان هەڵەگرتووە ینی بۆ کەی هەڵگرتووە ینی ئەو پرسیارە ئەوەیە بۆچی هەڵیەگرن ینی تۆ بەیانی بتەقێتەوە بە شێوەیەک سەیترە ناکرێتە سەریە 10 کوشت 50 کوشت 100 کوشت خەڵکە هەمووی ناکوژی ئێمە ئەگەری راپەڕینی زەماوەری شێنی ناڕێکرا و ئەگەر کێشە چارە سەر نەکرێت ئەگەری هەموو شتێکەیە هەموو شتێکەیە هەموو ئەگەرێکەیە لەبەرەوە خەڵک هەم برسیە هەم فشاری ترسیشی لەسەرە فشاری هێزشی لەسەر باش ئەوە نەگرنگە خەڵک بتەقێتەوە خەڵک تەقیەوە کۆنتترۆل ناکرێت کاکە کۆنتترۆل ناکرێت ئەمانە خۆ 56 ساڵەیەکی هەرێکیان سیاست دەکەن من تێناگەم ینی وەکو حزب خوێندنەوە موسساتی بیرکردنەوە موسساتی قەراریان موسسا ینی ئەم وەزع نابینن ینی مەجێ پرسیارە بۆ نایبینن ینی باش بەس لەسەر دۆسی نێوتەکە وەکو بۆ چوونی شخصی خۆتیە ئێستا بەغدا دەڵێ ئێستا بەرهەمەکە دەڵێن 282,000 بەغدا دەڵێەوە تەسلیمی منکەن
پلە بە پلەش بەرز بکرێتەوە بۆ 400,000 بۆ یاسای بودجە جێبەجێ بکرێت. هەرێم باشترین نەوتەکە باشترین شت ئەمڕۆ لە بەرژەوەندی هەرێم ئەوەیە لەگەڵ عێراق ڕێکەوە من خوشکە لە ئەزمەیان من لە ئینانیم من ئەبێ بیر لەوە بکەم چۆن لەم ئەزمەیە دەربچم فەرمو حکوومەتی عێراق ئەوە نەوتم هەیە هەموو ئینتاجی نەوتەکەت هەمووی پێدەم بەڵام هەموو چە و هەم منتوجشم بۆ داخلکە ئەمە گاز ئەمە بنزین ئەمە غاز ئەمەشم بۆ دابینکە ئەمەشم بۆ دابینکە با 6 مانگ 7 مانگ زانم مەرحەلە چی دێت تۆ حقلەکان تەسلیم ناکەیت تۆ منتوج تەسلیمەکەی منتوجی نەوت ئینتاجی نەوت بەرهەمی نەوت تەسلیمەکەی خۆ تۆ نایهێنی ئەمڕۆ ئینتاژەکە تەسلیم ناکەی بیر لەوە بکەرەوە بەیانی بەهێز لێت وەرگنەوە بەڵامەوە دوور نیە ئەگەرێکی دوور نیە بە ناوی قانونەوە بەناوی قەراری مەحکەمەی اتحادیەوە بە ناوی دەستورەوە یەکێ لە خەلەلەکانمانەوەیە دوو شت هەیە ئێمە نیمانە لە دەوڵەتی عێراق باش یەک لە ماوەی 20 ساڵی ڕابردووە نەمانتوانیوە قانونی نەوت و غاز تەشریع بکەین کە حەقی هەموو لایەکی تیا بچەسپێ دوێنێ لە شەرق سوودانی لە بەرنمەیەکە لە شەرق وڵات بەڵێ هەرێم تۆمەتبارەکە بەوەی کە ڕێگرە لەوەی تعتیلی قانونی نەوت و غازەکە و قانونی مجلسی اتحادمانیش نییە کە مجلسی اتحاد حەقی ڤیتۆی لەسەر قەرارەکانی تر هەیە بەندامەزراکی و کۆواشۆی پەرلەمانی عێراق بەڵێ مجلسی اتحاد مؤسسەی تەشریعی بەپێی دەستور دوو دەستگایە دەستگای ئەنجومەنی نیشتیمانیە پەرلەمانە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی اتحادیە ئەنجومەنی اتحادی حەقی ڤیتۆی هەیە لەسەر قەرارەکانی ئەنجومەنی نوێنەران لەوێ تۆ مافەکانت زامنەکەی ئەگەر عێراق داوایەک هەرێم حەق داوا لە عێراق بکەوەرە قانونی نەوت تەشریعەکە بەرامبەر قانونی نەوت مجلسی اتحاد شەبێ دامەزێ خۆ لە کارنامی کابینەکەی سوودانیش تێدا بوو کە یەکێتی و پارتی بەشداربوون لە نووسینەوەی یەکێک لە خاڵەکانی دەرکردنی یاسای نەوت و غاز یعنی لە ماوەی کابینەی سوودانی یەکێک لەو فەقەرانەی لەو ڕۆژانە سەدر وەسیقەیەکی بڵاو کردەوە کە وعدیان پێداوە قادەکان هەمویان ئیمزایان کردووە بۆی بگەڕێتەوە بۆ پرۆسی سیاسی دەوری ڕابردوو هەموو 16 خاڵەکەی بڵاو کردەوە 16 خاڵ بوو بڵاوی کردەوە قانونی نەوت و غازی تایە مجلسی اتحادیتیان نیە ینی کورد نابووایە ئەوە ئیمزا بکە ئەگەر مجلسی اتحادیتیان نەبێت چۆن مؤسسەی دادوەری لە ئەنجومەنی دادوەری و محکەمەی اتحادی پێک دێ حکم تەنفیزی لە ڕیاسی جمهوری و لە ڕێکۆمەری وەزیران پێک پێ سەڵاتی یاسادانی جوانە بێت یاسادانانش لە ئەنجومەنی نوێنەران و مجلسی اتحاد پێک دێ بە دەستور ئێمە مجلسی اتحادمان نییە تا ئێستا واتە تۆ فیدراڵەکەی تۆ فیدراڵێکی دەڵەمەیە نەبووە ئەقلیمێک و مەرکەز هیچ فیدراڵەیەکی وانە لە هیچ دنیایەکە دەبوو فیدراڵی تریش ئەبێ دوو فیدراڵی و مەرکەز بێ ئەبێ بەشەکەی تری عێراقش فیدراڵەیەکی تر بێ و حکوومەتی خۆی هەبێ و حکوومەتی مەرکەزیش هەبێ ئەی مجلسی اتحاد بۆ چییە باش بەس باسی ئەوە کەت هێز چونکە ئێستا دەڵێن عێراق دۆخەکەوەندە لەبار نییە ڕاستە کاتی خۆی بۆ ناوچە جێناوکوکان بە ناوی سەروەری یاسا و نازان فەرزکردنی دەستور و سەپاندنی یاسا ئەو ناوچانیان وەرگرتەوە ئەمە و کێڵگەنەوتەکان دوور نیە یاخود ئەمریکیەکان ئەوان ڕۆڵیان چێ چکە کاتێک کە و گرێبەستە غازیە کرا هەڵایەکی زۆر دروست کرا ینی گرێبەستی گەورە کراوە و ئەمریکا پشگیری دەکا و کۆبوونەوەی زۆرمان بینی کلامی زۆرمان بینی ئەمریکا لەسەر بەرژەوەندی خۆی و ئەمری واقع بڕیارەدا لە ئاخیرە حوسنی مبارەک قسەیەکی هەبوو ئەڵێ اللي يضغط بأمريكا ينام عريان ئەڵێ ئەوەی بە ئەمریکا بانی خۆی بدات بە ڕووتی ئەخەوێ ئەمە قسەیەکی بەناوبانگی حوسنی مبارەکە ئەمریکا بەرژەوەندی خۆی بە هیچ شتێک ناگۆڕێتەوە بەرژەوەندی خۆی هەیە بەرژەوەندیەکان ئێستا زیاتر لە هەرێمیان لە بەغدایە بەرژەوەندی ئەو لە استقرار هەیە لەکوێ استقرار بێنەوەتەکەی بە ئاسانی بۆ بڕاتاوێ مشکلەی سەم کۆمپانیای سەرسەنگ لەوێ بردومان کرابوو لە وەزارەتی نێوتی عێراق گرێبەستێکی نوێیان لەگەڵ کرد ئێسکەی هێنێن بە حساب ئەمریکی بێ و وەزارەتی نێوتی عێراق ڕێکەوتنێکی نوێیان لەگەڵ کرد مەوزوعی لێدانی نەوتەکان مەوزوعێکە دەستی دراوسەکانی تێ دەستی دراوسەکانی تێ دراوسەکان تووڕەن لە هەرێم لە یەکێتی و لە پارتیش باشە بەس بۆ نەوت ینی بۆ هێرش ناکەنە بۆ سەر دامەزراوکە ڕاستەندێک بۆ نزیک فڕۆکخانێک هەو لێر هەبوو بۆ نزیک بارەگەی هێزەکانی یەکێتی هەبوو لێرە لە سلێمانی بەڵام لە هەموویان نەوت ئامانجە نەوت ئامانج
یعنی پێ دوای گە ڕێکەوتن نەکرێ پێشاتی ترسناکتر ڕوودا بۆ کێڵگەنەوتیەکان لەوەی کێستایە بەڵێ ئەمە دوور نەڕوێن بگەڕێنەوە بۆ 16 ئۆکتۆبەر خۆ هەموویمان لە پێش چاوە ئەوان مشکلەی هینیان نەبوو مشکلەی ئیداریان نەبوو ئیداری کەرکوو بەدەست کوردەوە بێ و بەدەست کێوە بێ مشکلی ئەوان نەبوو پێش 16 ئۆکتۆبر مشکلەوەوان بە حقلەکانیان بگەڕێنینەوە حقل نەوتەکان بگەڕینەوە حقلەکانمان بگەڕێناتەوە 16 ئۆکتۆبر ڕووی نادا یعنی ئێستا و کێڵگانەی کە لە کەرکووکن بەڵێ ئەگەر ئەو کاتە تەسلیم کرابانەوە 16 ئۆکتۆبریش ڕوونی دەدا لای یەکێتی بوون و کاتیان لای پارتی بوون کێڵگەکان لای حکومەتی هەرێم بوون لای حکومەتی هەرێم بەس ئێستا خۆرمەڵەش نزیک نییە لەوانە درێڵن ئێستا پارت دەڵێن حکومەتی هەرێم دەڵێن لە سنووری پارێزگای هەولێرە پێش وەزارەتی نەوتی عێراق سکاڵای تۆمار کردبوو دەڵێت درێژکراوەی کێڵگەنەوتەکانی کەرکووکە کە دوێنێش بڵێن بۆردمان کراوە و بە درۆن هەموو ئەو بیرە نەوتە کۆنەکان هەمووی شەریکەی نەوتی شیمالە کۆمپانی نەوتی باکوور هەمووی سەر بە کۆمپانیا نەوتی باکوور بووە ئەو بیرانەی کە لێ دراون و بەکار نەهێنراون ئەو حەقلانەی کە هین کراون ئەوانەی هەمووی کۆمپانیا نەوتی باکوور بووە دوایتر و ئەمری واقعە دروست بوو لە 91ەوە تا 2003 دوای هەرێم بوو ئەمری واقع و تەعاملی لەگەڵا کرا دەوڵەت نەمابوو هێزە عێراقیەکان یەکگوتو نەبوون داعش بە سەریا هات کۆمەڵی دەرفەت بۆ ئێمە ڕەقسا بەڵام ئێمە نەمانتوانێت ئەو دەرفەتانە بۆ ئایندە بقۆزینەوە ئێمە هاتین ئەو دەرفەتانە لە ڕۆژە بۆ بەرژەوەندی ڕۆژ ئیسفادەمان لەو دەرفەتانە کردووە بۆ بەرژەوەندی ڕۆژ ئیسفادەمان لەو دەرفەتە گەورانە کردووە لە نەبوونی دەوڵەت لە نەمانی دەوڵەت لە هاتنی داعش کە دەوڵەت لە ئەنیارە بووە جارێکی تر لە چۆرکشانەوەی دەوڵەت لەم شوێنانە باڵادەستی ئێمە لەو شوێنانە نەمانتوانیوە ئێستش ئێمە بێ سیاست بە تەعنود ناکرێ بە عینادی ناکرێ سیاست فەن ممارسة الممکنات چی ئەتوانی بەدەست بێنی ئەمڕۆ ئێمە لە ئەزمەیەکی قوڵین ئەمڕۆ 75-76 ڕۆژە خەڵک موچەی وەرنەگرتووە وایەوانە ئەم مەوزوعات چۆن ئەمە پێویستی بە چارەسەرکردنی ئانی هەیە ئەمەش پێویستی نەبەلژ نەحلەکرێ کاتی خۆی دوو عینێ بوو لە مێژووی عێراقا شتی زۆر خۆشەیە لە ئەدەبیاتی حزبی شوعیە دووشت هەبوو باشە ئەیانوت مەوزوعێک کە ویستت نەیکەی بڵێ دیراسە یەکەم بڵێ دیراسە یەکەم پرۆژەیەکت بۆ دێ سیرەکەی ناتەوێت بکەی بڵێ داینە دراسە یەکەم هەر ئیشێکش بتەوێت سەر نەگرێ بیتە دەست لیژنەی بۆ دانێ هەر مەوزوعێ کەوتە دەست لیژنە شیردا بۆ داپێندا باشە یعنی ئێستا بۆ خوبا تاڵەبانی خۆی مەسرور بارزانانی ناڕۆن بۆ بەغدا بۆ نمونە لیژنەی فەنی و تەکنیکی مەسەلە ئەبێ کورد ئێستا تو پەرلەمانی حکومەتت نییە باش ئەبێ ئەنجومەنێکی سیاسی دەبێ ئەنجومەنێکی سیاسی دەبێ حزبە سیاسیەکان لیژنەیەک دروستکەن بە قیادەی شخصێک کە مەسئول بێت کەسێکی خاوەن بڕیار یعنی ئەم لیژنەیە سەرۆکی حزبەکانی تیابن دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لیژنەیەکی نیشتیمانی سیاسی نیشتیمانی دروستکەن لەبەرەوە تۆ مؤسساتت نییە ئێستا حکوومەتت کاربارێکەکە و پەرلەمانت نییە انتخاباتت کردووە نەتوانێت و پەرلەماندانەی حکوومەت کاربڕێکەکە حکوومەتت کاربڕێکەکە تۆ دام و دەستگات نییە ئێستا دام و دەستگات نییە ئەبێ ئەنجومەنێکی سیاسی دەبێت ئەم ئەنجومەنە سیاسیە بڕۆنە بەغا و بڕۆنە بڕۆنە تاران چاک دەبێ گەر بچنە بڕۆنە تاران و بڕۆنە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و دۆخی ئەم میلەتە پێویستی بەوەیە ئەمڕۆ ڕزگاریکەی قەرارێک بدەی لە بەیانی باشترە بەیانی تەخیری کە تۆ لە ناو ئەزمەیەکی قوڵای تەقینەوەی دۆخەکە لە ئانوساتایە بەیانی سەیتەرە ناکەیتە سەریە دوێنێ خۆشیتە بوو بەیانی 50 خۆشیت بۆ دروستە بێ لەبەرەوە ئۆپۆزیسیۆنێکی دروست و ڕابەرایەتیش نییە فەوزا دروستە بێ فەوزای گەورە دروستە بێ لەم وڵاتە هێزێکی تر لە ئێمە دێت دەوڵەت بە ناوی دروستکردنی قانونەوە دێت هەموو منطقەکانە بێت ئەنجومەنی ئاسایش و دەوڵەت و وڵاتە دراوسەکانش پشگیریەکە نەڵێن بۆەوەی ئەو فەوزا تەشەنەکە یعنی من پێم سەیرە یەکێتی و پارتی دوێنێ خەڵک ئومێدی زۆری لەکرا من متابعەم شتم زۆر خوێندەوە
خەڵکی کادری حیزبەکانم چەند بێ ئومێد شتیان نووسیب لە مستەوای بەرز بەس لەسەر هیچ ڕێک نەکەوتون وایە دوێنێ هیچ دەرنەکەوت بەیانەکەیان ڕاگەیاندنێکی مەتاتی بوو بەس پێشتر هەردەم و چاوەکانت ببینایە دیار بوو لە وێنەکانە دیار بوو لە وێنەکانیانە دیار بوو هیچ جۆرە ڕێکەوتنێک لە وێنەکان و جانتاکەش دیار بوو وازەح بوو بۆ خەڵکی ئاگادار وازەحە ئەی باسی کشانەوە دەکرا ئەوە باسی من خۆم هەموو قەناعەتێکم وا بوو چوار بڵین من خۆم هەموو قەناعەتێکم وا بوو لەو کۆبوونەوە بڕیاری تەفعیلکردنی پەرلەمان و پێکێنانی حکوومەتە دەن لە ماوەی هەفتەیەکە بۆ دەرچوون لەو ئەزمەیە ئەو قەناعەتەکە بوو ئەوە کۆبوونەوەیەکی وا بە پەلەیەکێتی و پارتی کە 6-7 مانگە ئامادەنین لەگەڵ یەکە دانیشن لەو ئاستەیە یەک نابینن لەو ئاستەیە باش بەس بۆ پێشتر پرسیارم نەکردی بەس وەڵام یعنی یەکی وەکو پیشاندرا یەکێ لە کاردە بەهێزەکانی کورد بەرامبەر بەغدا ئەو کۆبوونەوەیە بوو ئەو کۆبوونەوە بە هیچ دەرچوو بەس پێشتریش خۆ چی وایە کردووە جارە سەرۆکی پارتی ئامادە بێ لەگەڵ سەرۆکی کێتی لە کۆبوونەوەیەک بێ ترس لە بەرامبەر ئەو وای کردووە دەنا پێشتر خۆ قبول نەبوون وایە ئێستا حالیان گوتاری کوردی پارتی لە دۆڵێکە و هێزەکانی تر لە دۆڵێکە ئەی کشانەوە ژڕوونە دە چکە پێشتر باسی 48 ساعت دەکرا بۆ باغدا دابنرێ 3-4 جارە وادەیە باس دەکرا کشانەوە باشە خراپەگە ڕوودایە خۆت کشانەوە لە کاتێکا ڕوەدا تۆ تۆکمەبی ماڵی خۆت ماڵێکی پوخت بێ ڕێک بێ موسساتت هەبێ پەرلەمانت تەفعیل کرا بێ حکوومەتت دروست کردی بێ حکوومەتێکی بەرپرسیار دروستی حکوومەت کار بەڕێکەر نەبێ ئەتوانی بڕۆیتەهینەوە و وەرەقی زەخت پیشاندی بەڵام مەسی هیچ شتێکمان نییە بە وەرەقی گەورەترین وەرەقی زەختمان کۆبنەوەگەی دوێنێ بوو کۆبنەوەگەی دوێنێش سفریش بەدەڵان سوودانی بڵێن فاتسێن لە کۆبنەوەی پێشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق وتێتی بوو مەلەرزەیەک ڕوودەدا سوودانی وتێتی بابی بینین لە کۆبنەوەکەی پێشووتر هەفتەی پێشووتر بوومە لەرزە مەسیسە هەر گۆڕانکاریەک بوومە لەرزە ڕوو بدات لە عێراقا لەم دۆخەی کوردا لە بەرژەوەندیمانانی لە بەرژەوەندیمانانە چکە ناڕێکین لە ئەزمەیان لە ئەزمە قەیرانێکی قوڵین کاکە خەڵک برسیە من دوێنێ هاتوومەتە سلێمانی کۆمەڵشتم بینیەوە زۆر نیگەران بوومە هەندێک جار دێک کافەیەکە ڕووداشم چایەکی تیا خۆم هەندێک جار لەو کافی ئەبیا سرت بگردایە شوێنت دەستکەوێ چۆل وەڵ 2 مێزی 3 مێزی خەڵکی لەسەر نەبوو ئەوەشی لەسەری بۆ عەرەب بوو کوردیتیان نەبوو چوومەتە مۆڵەکان چۆڵ خەڵکیتیان نییە بازارە ڕووی بازار چۆڵ دوکاندار گشتی هاوارێتی تەکسی هاوارێتی خەڵک هاوارێتی خەڵکنان نییە بخوا تەلەڤیزیۆنەکانی خۆیان راپۆرتەکەن دوێنێ لە تەلەڤیزیۆنی ڕوودا و راپۆرتێکم بینیوە لەسەر خەستەخانەکانی گەرمیان نازانم چەند نەخۆشخانە و چەند بنکەی تەندروستی هەموو چۆڵی کردووە خەڵک پارەی نییە دانی بکێشێتەوە تەلەڤیزیۆنەکانی خۆیانێکە نازانم سەیری وا بە گوێ لە ئێمە مەگرن گوێ لە کەناڵەکانی خۆتان بگرن گوێ لە راپۆرتەکانی کەناڵەکانی خۆتان بگرن کە ئیکەن وەزعی خەڵک پیشانەدەن هەنی معقولە کەناڵ ئەوەی ئازانی ناخوێننەوە ئەزانی نابینین بەس کەناڵەکانی خۆتانش نابینن باشە ئەی سەبات بە ڕۆڵی سوودانی پێشتر باز دەوەکە کە پەیوەندی لەگەڵ پارتی بەتایبەت باشە ئێستا لەبەر هەڵبژارن ناتوانێت هیچ بکە سوودانی پێشوتی لە بەسەر بەرپرسیارەتی خۆم و چەم سوودانی کە بۆتە ڕێیس وزەرا خاوەنی یەک پەرلەمانتار بووە زەعیفترین ڕێیس وزەرا بووە لە عێراق کە سەرەتا دەستی ئیتاری تەنسیقی خاوەن بڕیارە ئیتاری تەنسیقی خاوەن بڕیارە کاتی خۆی بیرمە کە چوومە بەغدا یەکەم وتارم لە بەغدا نووسیم کە بوومە پەرلەمانتار لە 2014 مانگی 2014 نووسیم باسی ئەوەم کرد ئێمە وا تێگەیەنراوین مالکی موچەی بڕیوە بەڵام من بەم دوو مانگە لە بەغا بۆم دەرکەوت مالکی نییە موچەی بڕیوە بڕینی موچەی ئێمە قەراری سیاسیە هەموو هێزەکان متتەفق بوون لەسەری 2014 بەڵێ سونە و شیعەش متتەفق بوون لەسەری وتم بە حتا نووسیمە بە عەبادی بێ و کێ بێ و ئێمە دۆستەکانمان هاتن عەبادی بوو عادل عەبدولمادی هات کازمی هات کەسیان نەیانتوانی پشکیلەکەت بۆ هەڵکەن لەبەرەوە قەراری سیاسی هەیە قەرارێک هەیە لە دەرەوەی ئەمانە سوودانی ئێستا ناتوانێت هیچ بکە پێش لەسەر بە پرسیارەتی خۆی ناتوانێت وتێتی موچەم دەناتوانێت ناتوانێت بینێرێ هەڵبژار ناتوانێت دەستی بڕنەوە
کێ دەسی دابڕێ ئەو یعنی دایانەوە ئەوانی دایاننا ئەوانی دایان بەس خۆی سەر لەو ڕۆژاندا کوتێکیشی ڕێگەیان 54 پەرلەمانتاری لەگەڵا بۆ هەڵبژاردن ئەوە قیمەتی نیە بۆ هەڵبژاردننی ئایندێ بۆ هەڵبژاردننی ئایندێ ئەم حکوومەتەی ئێستا ئیتاری تەنسیقی دایناوە باشە بەس خۆ دڵنگ پارتینامەی بۆ مالیکی نردووە بۆ سەرۆکی دەستی حەجی شابی فەیاز بۆ عامری ئیشەکان بەنامە حل ناکرێ بەنامە حل ناکرێ ئیشەکان بەنامە حل ناکرێ ئیسا من خبرێکم خوێندەوە پێشەمە بێنەوە ئەم شەو یاسبەی باڵ تاالبانی ڕاتە بەغدا بۆ قەزی موچە قەزی موچە بە باڵ تاالبانی حل ناکرێ ئەی دەبێ ئەی بچی حل ئەوە موشەیەتریان نرد ئەیمانێتە چیەکەی تۆ ئەسڵانی سە سێ موچە قەرز بێ سێ موچە بدرێ ئەوە موشەیەکیان نردوو موچەکەی دەرچینەکەیانی وایە وانە ئەم مۆزوعی شەخص نییە ئەم مۆزوع پرسێکی نەتەوەی نیشتیمانیە پێویستە ئەم هێزانە کۆمەڵێ تەنازلات بۆ یەک بکەن و تۆم بە هەردووک بە هەمووشیانەوە تەنازلات بۆ خەڵک بکەن لە بەرژەوەندی خۆیان کاکە باش بەزەگەر یاسای بوجە جێبەجێ بکەن نەوتوانە کێشکە حل نابێت سەبەنمونە پرسەکە سیاسیە پرسەکە سیاسیە و پرسەکە نەوتە ئەی بۆ بانەوتەکە تەسلیم بکەن ئێستا مۆزوعەکە هاتەتە سەر 15,000 بەرمیل یانی بۆ تاقی دەکرێت ئەگەر مەبەستە بێ بۆ ئەم مۆزوعە تاقی دەکرێت تێمانگەێنن سەر دوێنێت کۆبوونەتەوە خەڵک هەمووی چاوەڕێ کردووە بەیانێکیان ڕاگەیاندنێکیان بڵاو کردوێتەوە لەم ڕاگەیاندنە ئەڵێ یەکێتی و پارتی وەکو یەک بیرەکەنەوە لە مەوزوعەکە یەکێتی و پارتی بریانیاندا لە بەرامبەر بەغا یەک گوتار بن دەرکەوت ئەمڕۆ یەک گوتارنین وەزیرەکانی پارتی بەشداریان نەگرن وەزیرەکانێکی بەشداریان وایەوانێ درۆ لەگەڵ خۆتان ناکانیان لەگەڵ خەڵکایکە باشە پەسیستە چی بکرێ بۆی هەم بۆ ڕێکەوتنەکە لەگەڵ بەغدا هەم بۆ وەسانی هێرشە درۆنیەکان هەم بۆ چارەسەرکردنی تووڕەیی خەڵکیش لەم ڕۆژەیە لەم مەرحەلەی ئێستای ئێمەیە حەلمان نییە لە بەغدا زیاتر ئەبێ ڕێکەوی لە بەغدا بە هەر شێوەیەک بێ ڕێکەوە بۆ ئەوەی لەم ئەزمەیە دەرباز بی ئەزمەکەت قوڵە ناوت لێ ئەنێن چی بیکە بۆ ئەوەی هەموو شتەکانتر لە دەسن کورد قسەیەکی ئێڵێ زەرەر لە نیوە بگەڕێتەوە قازانجە تۆ نیوەی زەرەرکەی لە هەمووی باشترە زەرەر لە نیوە بگەڕێتەوە قازانجە ئەم برادەرانە بەداخەوە ئیڵێم هەڵسوکەوتەکانیان پێمان نەڵێ زۆر نابەرپرسن بەرامبەر بە ئەزمموی هەرێم بەرامبەر بە خوێنی شەهیدان لەسەر هەرێم جگە لە ڕێکەوتنەکانی مەسەلەی فیدراڵێت و قەوارەکە و هیچ مەترسێکەیە مەترسی خۆمان دروستمان کردو خۆمان دروستمان ئەو ئەزمەیە خەڵک لە ئاخیرا هێزی بەرامبەر ناتوانێت تۆ خۆت لە ناوە ئاروخی لە ناوە داڕزی لە ناوە داڕزی ئەوەی ئەم دەسەڵاتی خۆمان تووشی خەڵکی خۆمانی کردووە کە هەمومان بەشێک بووینەتیایە وایە دوژمن قەت پێی نەکردووی قەت دوژمن پێی نەکردووی ئێستش ئیمڕۆ بڕیار بدەن ئەم دوو موشەیە بدەن و بێمنەت بن لە بەغدا بەیانی هەموو خەڵک پشتیوانیانەکە چاوەڕێ وەکو دواوتەشت کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم سوپەی دەکرێت هیچیان پێ دەکرێت هەرێم کۆبوونەوەی هەرێم ئەنجومەنی وەزیرانی هەرێم پێیان ناکرێت کۆبوونەوەی یەکێتی و پارتی دوێنێ باڤڵ و مەسعودی جیان پێ نەکرا حکومەت چی پێکرێ سوپاس دەکەین کاکشوان قوربان کردی کاکشوان داودیە ناوی پێشوە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ ئەمە دەبم سوپاس بۆ ببینێرانی بڕە سوپاس باوکارانم خواتان لەگەڵ